گەرچی تا ئێستاش ڕوون نەبووەتەوە ئەو هێرشەی لە ئاوە ئابووریەکانی بەرامبەر میرنشینی فوجەیرە ڕوویاندا بە چ شێوەیەک بوو و زیانەکانی چین، بەڵام وەکو دەردەکەوێت ئەو لایەن و دەستەی ئەو کردەی ئەنجام داوە چەندین ئامانجی لەبەرچاو گرتووە. لەوانە هەوڵدان بۆ پەلکێشکردنی ئێران و ئەمریکا بۆ جەنگ، لێدانی بەرژەوەندەکانی میرنشینی فوجەیرە کە ماوەیەکی زۆرە میری ئەو میرنشینە حەمەد بن محەممەد شەرقی بە سیاسەتەکانی محەممەد بن زاید ناڕازیە، بە تایبەتی دەسوەردانی لە کاروباری وڵاتانەوە کە ئیمارەتی کردووەتە دوژمنی گەلانی ئازادی خۆز لە ناوچەکە و جیهاندا. فوجەیرە نایەوێت بەندەرە گەورە و پڕقازانجەکەی بەهۆی سیاسەتی ئابووری و پاوەنخوازی بن زایدەوە زیانی بەربکەوێت. بە ئامانجگرتنی ئەو میرنشینە هەوڵدانە بۆ پەلکێشکردنی بۆ ناو سیاسەتە هەژمۆنخوازیەکەی ئەبوزەبی. لێدوانەکانی ترەمپ لەبارەی ئێرانەوە جێگەی ڕەزامەندی بن سەلمان و بن زاید نین. تەنانەت جۆن بۆڵتۆن و مایک پۆمپیۆ و جارێت کۆشنێر هاو ئاوازی ڕیاز و ئەبوزەبین. بەڵام هەروەکو میدیای ئەوروپا ڕایگەیاند لە کۆبوونەوەی پۆمپیۆ لەگەڵ نوێنەرانی ناتۆ لە برۆکسل کە داوای پشتیوانی لێکردبوون بۆ زیاتر گوشار خستنە سەر ئێران ئەنجامی پێچەوانەی وەرگرتووە و وڵاتانی ئەوروپا هۆشداریان داوەتە ئەمریکا بە جەنگ بارودۆخەکە زیاتر ئاڵۆز نەکات کە ئاکامەکانی هەموو جیهان دەخاتە قەیرانەوە. لە دوای کۆبوونەوە هاوبەشەکەی وەزیرانی دەرەوەی چین و رووسیاش پۆمپیۆ لە سوچی هەر هەمان وەڵام وەردەگرێت کە وڵاتانی ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش سوورن لە سەرمانەوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێراندا، بۆیە دەبێ واشنگتۆن دۆخەکە ئاڵۆسەر نەکات و بە دیالۆگ چارەسەری بکات. گەرچی کۆماری ئیسلامی ئێران زۆر بە توندی ئیدانی ڕووداوەکەی فوجەیرەی کرد، بەڵام هەندێک سەرچاوی سەر بە سەعودە و ئیمارات و نزیک لە باڵی توندڕەوی ئیدارەی واشنگتۆن ئاماژە بەدەستی ئێران دەکەن لە ڕووداوەکەدا. تەنانەت ئەگەر ئەو گریمانەیەش ڕاست بێت ئەوە بابەتەکە زۆر جدیە و نەک تەنیا دامەزراوەکانی وزە و بنکە سەربازیەکان دەبنە ئامانج، بەڵکو دەرەوەی کەنداویش لەو بارەیەوە سەلامەت نابێت. دوجار پاژماوەیەک بێدەنگی سعودیە خالید ئەلفالحی وەزیری نەوتی ئەو وڵاتە دانینا بۆ هێرشەدا کە حوسیەکان بە 7 فڕۆکەی بێفڕۆکەوان بەیانی ئەمڕۆ کردیانە سەر وێزگەی ناردنی نەوت لە ناوچەی ڕیازی پایتەخت. ئەو دوو وێزگەیە نەوت بە بۆری ستراتیژی لە کەنداوەوە بۆ بەندەری یەنبوع لە سەردەریای سوور دەگوێزنەوە و سەر بە کۆمپانیای ئارامکۆی سعودیان. ئەوە ژاماژەیەکی ترە کە ئەگەر پارتێکی سیاسی خاوەنی میلیشیا بتوانێت زیانی گەورە بە سعودیە بگەێنێت، ئەوە بیرکردنەوە لە شەڕی ئێران زۆر قورسترە و جیهان لە گەیشتنی 19 ملیۆن بەرمیل نەوت بێبەش دەبێت. ئەوە جگە لەوەی بە ئامانجگرتنی دامەزراوە نەوتیەکان جیهان دەخاتە مەترسی گەورەوە کە لە دوای جەنگیش تاماوەیەکی زۆر ئاسان نییە ئەو دامەزراوانە بتوانن نەوت بنێرنەوە دەرەوە، هەروەکو سووتاندنی چاڵەنەوتەکانی کوێیت لە ساڵی 1991دا جگە زیانی ژینگەیی ماوەیەکی زۆر نەوتی کوێیتی لە بازاڕی جیهانی دوورخستەوە. ئەوە چەندین ساڵە لە کاتی هەڕەشەی ویلایەتە یەکگرتووەکان لەوەی کە گەماروی ئێران بدات و سزای کەرتی نەوت و گازی بدات، ئەو وڵاتە سیاسەتی خۆی بەو شێوەیە ڕاگەیاندووە لە کاتی ڕێگری لە ناردنە دەرەوەی نەوتەکەیدا ڕێگەنادات نەوتی هیچ وڵاتێک لە گەروی هورمزەوە بگاتە بازاڕە جیهانیەکان کە ئەمەش مانای ڕاگەیاندنی جەنگی ئابووریە لەگەڵ هەموو جیهاندا و ئابووری جیهان تووشی قەیرانی کەمەرشکێن دەکات. ئەم هەنگاوی حوسیەکان دەری دەخات هیچ شوێنێکی ناوچەکە لە جەنگدا سەلامەت نابێت.